27 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی هەشتی ئاداری ساڵی 1991 جەماوەری قەزای چەمچەماڵ دژ بەدام و دەستگا سەرکوتکەرەکانی ڕژێمی بەعەس ڕاپەڕین و توانیان لە ماوەیەکی کەمدا قەزاکە لە ڕژێمی بەعەس پاک بکەنەوە. ڕاپەڕینی ساڵی 1991 خەڵکی کوردستان پرۆسەیەکی خۆڕسک نەبوو، بەڵکو ئەو ڕاپەڕینە بە پێی پلان و بەرنامەیەکی سەرکەوتووانەکرا کە حزب و لایەنە سیاسیەکان ڕێکیان خستە بوو. ئەوەی ڕاپەڕین و ڕزگاری چەمچەماڵ لە بەشێکی تری شار و شارۆچکانی دیکەی کوردستان جیا دەکاتەوە ئەوە بوو کە ئەو ڕاپەڕینە بە ڕۆژێک دوای ڕزگارکردنی شاری سلێمانی هات کە لەو سەردەمەدا ڕژێم بەنیاز بوو لە کەرکووکەوە هێز ڕەوانی سلێمانی بکات بۆ شکست پێهێنانی ڕاپەڕینەکە. هاوکاتیش ڕاپەڕینی چەمچەماڵ بووە هەوێنی ڕزگارکردنی کەرکووک. لە کاتێکدا جەماوەری چەمچەماڵ هاوشان لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان یادی ڕاپەڕینە مەزنەکەی ئاداری ساڵی 1991 دەکەنەوە، خوازیارن دەستکەوتەکانی ئەو ڕاپەڕینە بۆ پێشەوە بچێت و قەیرانی دارایی لە کوردستان چارەسەر بکرێت و کاروانی ئاوەدانی حکوومەتی هەرێمیش زیاتر سنووری چەمچەماڵ و دەوروبەری بگرێتەوە.